حدیثێکی زۆر خۆشی پێغەمبەری هەیە عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ئێمە هەموو غەممی ئێمە فکر و خەیاڵی ئێمە ئیسلام بێ قورئان بێ محەممەد المستەفا بێ عەلەیهی سەڵات وەسەلام فکر و خەیاڵی ئێمە قیامەت بێ دەرچوون بێ لە حیساب و کتاب دەرچوون بێ لە میزان دەرچوون بێ لە پردی سیرات دەزانی هەر کەسێک ئەو فکر و خەیاڵانەی هەبێ و لە پێناوی ئەو فکر و خەیاڵانەشدا دائیمەن حەوڵ بدە خوای گەورە غەمی دنیای لە فکر دەبا هەر ئەسڵەن ئەو هەموو دنیایە هەموو عایدی خوایە لێگەڕێ خوا بۆ خۆی ئیشەکانی لۆ تەرتیب دەکا جێبگرنە محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام بزانە چ دەفەرمی دەفەرمی من کانە هەموه الآخرە کەسێک دائیمەن فکر و خەیاڵی بی خوایە دەبی ئەمن لە پردی سیرات نەزاتم بی دەبی تەرازۆکەم قڕز بی دەبی دەفتەری ئەعمال بەدەست وەرگرمەوە بەدەستی ڕاست حەوڵ دەدا نوێژێ دەکا بەڕۆژی دەبی قورئان زۆر دەخوێنی شەو نوێژ دەکا دوعا زۆر دەکا دەفەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک فکر و خەیاڵی ئەوە بی خوا سێ نیعمەتی پێدەبەخشی یەکەمین جەمع الله شەملەه خوا ئیشەکانی خڕ دەکاتەوە ڕێک ئیشەکانی دیارە یەک دوو سێ چە پەرتوبراو نییە هەموو ئیشەکانی بۆ خڕ دەکاتەوە وجعل غناه في قلبي دەوڵەمەندیشی داوێتە دڵی دائیمەن دەوڵەمەندە بە دڵ فەقیرە لە ماڵی عانەی وەشی سلێمانی دەرێن لە جیرفانی فەتەڕۆ دەڵێ هیچی نییە لە جیرفانی بەڵام دڵی دەورەمەندە دڵ دائیمەن بیبینە کور الحەمدولله کوورە من مەلیکم هیچ عیبم نییە وەڵای هیچیشیان نییە لە ماڵێ بزانە ئەو دەوڵەمەندیەی خوای گەورە هاوێشتێ دڵی وأتته الدنيا وهي راغمة وأتته الدنيا فهو راغمة يعني دنيا لبوي دێ بە کۆمەڵ دنیای لە بۆ دێتن سبحان الله ئەویش لەبەری هەر دێتن یعنی ئەوەندە هیچ شتێکی پێویست لێ لەبەرەوەی خوا بەقەدر پێویستی خۆی دەیداتێ و لێ ناگەڕێ محتاجی بی بەڵام خوا نەخواسە ئەوانەی کەوا غەم و پەژارەیان بەس دنیا بی بەس دەوڵەمەندی دنیا و بەس ماڵی دنیا بی ومن كانت نيته الدنيا نیەت و هەموو غەمی بەس دنیا بیتن پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام فەرەق عەلەیه ضەعیەته ئیش و کارەکانی لێ پەر دەبی بیبینە دەرەکاکە ئیشم پێێتەوە وەڵای یەک دەقە مەجالم نییە کوڕکو مەجالت نییە بە قورئان ئەندم ئیشەیە ئەندم ئیشەیە هەزار ئیشم هەیە هەزارەکەشی دەشی دیار نییە دا یعنی 990 نازانی چییە بەس دە ئیشی دیارە 990 بزرە دەشی بینی بس دوو ئەو مۆبایل دوو مۆبایل دوو مۆبایل ئەوەندە مەشغولە ئەوەندە مەشغولە پەرت و براو ژنا هەر گلەیی دەکە مدارە هەر گلەیی دەکە داک و بابا هەر گلەیی دەکە هەموو گلەی لێ دەکەن لۆ لەبەرەوەی نەسی لێ ڕەحمی مایە نەخزمایەتی نەبرادەراتی بەس مەشغولە بزانە تکە فکر و خەیاڵی بەس دنیایە خوا ئیشەکانی پێ پەرت و براو کردیا بەخۆشی نازانی چ دەکاتن پاشان وجعل فقره بين عيني برسيتي أليريتي أليري فقيري أليري برتساويتي سبحان الله بقى نكتة خوشتان لو بجرمو مش كم جيشتاني بهدوتان دوباره دكمو كابرايا قلتي $9 فروشان إيشم دكت قلتي مليونك دينار يكفر دبو مليونك وقت يخو يكفر دبو ريت في أوعد 2 مليون ملو دكان دارة هنا $1 فروش لبوم دانا قلتي نورانه بو چی اندخوا چشکی کوره اندخوا چشکی کوره يعني زور بتامزستان لا تعزيل ومعزيلي هي قلت ندرس بخو ابو شهاب بسيتير بخوات چشکی اندخوا يقدو برادر بون بسموني قلت براك $1 او بودابزي بودي قلت برادرك قلت 3 مليون ناف فردم لبو دانانا قلت برادرك زي بازار او برو لبستان دمرين قلت اشهد ما بالله لبستان دمرين كوري بخوا وهم 3 مليون خلاص نابي قلت بازار بيت اخواري لبرسان دمري راسته فعلا لبرسان دمري فقيري اليريتي كاكا اليرا سبحان الله فقير وند مشوش نابي دوله من وند مشوش دبيتن كدولار وعارض وعماره ديت اخواري زبراسي او مصيبتها انسان كهم غمي بس دنيا بزان اخواتي لك فقير كي داوت إله ولم يأته من الدنيا الا ما كتب له والله خوشي بكجي اويل بو نسرا بس او بقسمتي دبي يقل زياتري بقسمت نابتن كواتا اگر انسان خواي لقلبه اويش لقر خوابو باغا من اخوال رزقي والله خواي قور رزقي دداو هم الدنيا شي دداتي